سڵاو بەڕێزانی بینەر لە بەرنمەیەکی دیکەی زیاتر لە هەواڵ لە سودی ڕۆژهەڵات ڕاستەوخۆ لەگەڵتانم. ئەم شەو باز لە دۆخێک دەکەین کە لە ڕووی دیاریکردنی ئاراستی داهاتووی ناوچە زۆر هەستیارە. ئەوەی ئێستا دەبیندرێت تەنیا کۆمەڵێک ڕوودا و نییە، بەڵکو و دەرەنجامی استراتیژیەکی سیاسی بەردەوامە کە ساڵانێکە لەلایەن کۆماری ئیسلامێەوە پەیڕەو دەکرێت. استراتیژیەک کە لەسەر دروستکردن و بەردەوامکردنی قەیران بنیادراوە. لەلایەن ئەمریکا باز لە پاراستنی ئاسایش و کەشتیوانی دەکرێت، بەڵام لەلایەکی دیکەوە هەنگاوەکان نیشان دەدەن کە ناوچە بەرەو قۆناغێکی مەترسیدار ڕوبەڕووبوونەوە دەچێت. تاران باز لە پەیوەندی دۆستانە لەگەڵ دراوسەکانی دەکات، بەڵام لە هەمان کات هێرش دەکاتە سەریان، ئاژاوە دەنێتەوە و لە قوپۆکانی لە وڵاتانە پەروەردە دەکات. بۆیە لەم بەرنامەدا نامانەوێت تەنیا و وەسفی ڕووداوەکان بکەین، بەڵکو هەوڵ دەدەین بنەمای ئەم قەیرانە و بە پرسیارەتیەکانی بخەینە بەردەم پرسیار. سەرەتا راپۆرتێکی هاوکارانم سەبارەت بە دوایین پێشاتەکانی ناوچە دەبین و منیش دێمەوەلاتان. وزارەتی دەرەوەی ئیمارات لە بەیاننامەیەکدا ئەو هێرشانەی بە تۆریستی ناوبرد و ئێرانی بە تەواوی بەرپرسیارزانی. بە گوێرەی بەیاننامەکە ئەم هێرشانە پێشێلکردنی بڕیارنامە نێودەوڵەتیەکان و هەڕەشەیەکی ڕاستەوخۆن بۆ سەقامگیری ناوچەکە و ئاسایشی وزەی جیهان. ئیمارات هەروەها داوای کردنەوەی بێمەرجی گەڕووی هۆرمزی کردووە و ئاماژەی بە مافی خۆی کردووە بۆ وەڵامدانەوە. لە هەمان کاتدا کیر ستارمر سەرۆک وەزیرانی بریتانیا هێرشە موشکی و فڕۆکە بێفرۆکەوانەکانیان بۆ سەر ئیماراتی یەکگرتووی عەرەبی ئیدانە کردو. ئێرانی بە هۆکاری ئەو هێرشانە زانی. بە گوێرەی نووسینگەی سەرۆک وەزیر ستارمر داوای لە ئێران کردووە بە شێوەیەکی دیپلۆماسی بەشداری بکات بۆ ڕێگریکردن لە پەرەسەندنی گرژیەکان لە ناوچەکەدا و هەروەها جەختی لەوە کردەوە کە بریتانیا لەگەڵ ئیمارات دەوەستێت و پشتیوانی لە بەرگری هاوبەشەکانیان دەکات. بە پێی راپۆرتێکی ئەکسیوس، ئەمریکا یاساکانی شەڕکردنی خۆی بۆ هێزەکانی لە ناوچەکەدا گۆڕیوە و بە گوێرەی ئەو راپۆرتە هێزەکانی ئەمریکا دەسەڵاتیان هەیە بەلەمی خێرا یان شوێنە موشکیەکانی سوپای پاسداران بکەنە ئاماج ئەگەر هەڕەشەیەکی ڕاستەوخۆ لەسەر کەشتیەکان دروست بێت. هەروەها فەرماندەی ناوەندی ئەمریکا سنتکام ڕایگەیاندووە کە دوو کەشتی بازرگانی کە ئاڵای ئەمریکایان هەڵدا بوو بە سەرکەوتووی لە گەروی هۆرمۆز تێپەڕیون لە ژێر پاراستنی ناوگانی سەربازی ئەو وڵاتە. بەڵام سوپای پاسداران ئەم بانگەشەیە بە تەواو درۆ ناوبردووە و لەلایەکی دیکەوە کۆمپانیای مارێ شیپینگ ڕایگەیاندووە کە کەشتیەکی بازرگانی کە ئاڵای ئەمریکای هەڵکرد بوو بە سەرکەوتووی لە گەروی هۆرمۆزدا تێپەڕیوە لە ژێر پاراستنی سەربازی ئەمریکادا. کۆمپانیاکە وتوویەتی پەڕینەوەکە بێڕوودا و ئەنجام درراوە و هەموو تیمەکە سەلامەت بوون. بە گوێرەی راپۆرتەکە دوای داڕشتنی پلانێکی ئەمنی گشتگیر و هاوکاری سوپای ئەمریکا ڕێگە بە کەشتیەکە دراوە بڕوات و دواتر بە یاوەری هێزەکانی ئەمریکا ناوچەکەی بەجێهێشتووە. لە بەرامبەردا سوپای ئێران ڕایگەیاندووە کە کەشتیە سەربازیەکانی ئەمریکا لە نزیک گەروی هۆرمۆز هۆشداریان پێدراوە و بە گوێرەی بەیاننامەکە ئەو کەشتیانە ڕادارەکانیان کوژاندبوویەوە و هەوڵیان دابوون نزیک ببنەوە، بەڵام دوای دۆزینەوەیان هۆشداری ڕادیۆییان بۆ دەرکراوە. سوپای ئێران جەختی لەوە کردەوە کە هەرچوونە ناو گەروی هۆرمۆز دەتوانێت وەک پێشێلکردنی ئاگربەست هەژمار بکرێت و لە کۆی ئەم ڕووداوانە گرژی و ئاڵۆزیەکان لە ناوچەی کەنداوی فارس بەردەوام پەردەستێنن، بە تایبەتی دوای ئەوەی سوپای ئەمریکا دەستی بە پشتیوانی کردن لە هاتوچۆی ئازاد لە گەروی هۆرمۆز کردووە. سنوور محەممەدیان، ڕۆژهەڵات. سپاس بۆ هاوکارانم و ئەگەر بە وردی سەنەز بدەین ئەوەی ئێستا لە ئارادا تەنیا کردەوەیەکی سەربازی ئەمریکانیە، بەڵکو بەشێکی سەرەکی ئەم دۆخە دشکردەوەیە کە بەرامبەر 47 ساڵ سیاسەت و هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی لە بەکارهێنانی ناوچە و گروپە نیابەتەکان تا هەناردەکردنی شۆڕش و تا بارمتەگرتنی هەندێک وڵات وەکو لوبنان و عێراق، تا بەستنەوە و کۆنتڕۆلکردنی ڕێگا گرنگەکان، تا بەردەوامکردن و پێداگری لەسەر ناسەقامگیری هەرێمەکە، هەمویان بەشێکن لە ڕێبازێک کە ئاکامەکەی ئەم قەیرانی ئێستایە. دەمەوێت لە بەشی یەکی بەرنمەکەدا زۆرتر لەو ڕەهەندەوە قەیرانەکە بدەینە بەرباز، بۆیە دەچمە لای میوانی بەڕێزی بەرنامە شاهین مودەڕەز، کارناسی ئەمنێتی نێودەوڵەتی. ئەم کاتتان باش کاک شاهین، بەخێربێن بۆ ستودیۆی زیاتر لە هەواڵ. هەروەک لە ناوەڕێکی بەرنامەکەش باسمان کرد لە ماوەی 47 ساڵی ڕابردووی کۆماری ئیسلامی دەتوانین بڵێن زۆر جار بە قەیران و ناسەقامگیری گرێدراوە. باشە ئێوە ڕای ئێوە پێتان وایە ئەمە بەڕاستی استراتیژیەکی هەڵبژێردراوە بۆ درێژەی قەیران یان نەخێر تەنیا وەڵامدانەوەیە بە بارودۆخی ناوچەمە بەسمێت جوابێکە بۆ پێداویستە ژئۆپۆلیتیکان؟
سڵاو ڕێزە هەم لە ئیتالیا و بۆم چوارپارچی کوردستان و ئیران کاتان باش یەکێتە زۆر گرنگی کە لەسەر کومارەی ئیسلامی وجودیریە هێزکە کومارەی ئیسلامی هەر لە 1357 ناتونست یه ڕەویەی درستی پیشبری ڕای که بتونن بیان تعامل داشتن ور وڵاتیارەتە تعامل نظامی داشتن تعامل علمی داشتن ڕای که واقعیەتە هەیەست که لزانخوان کشوریالته لزانخوان ولاتیالته و سر وگل مسائل آسایشی وگل مسائل استراتژیک مطالعه کن قصیه کن همکاری علمی گیان هیا لبینیان بلام کوماری اسلامی ل 47 سال ولی یک کاملا منزوی بیاد صحنه بین المللی و نتونستی هیچ پیشرفتی بکنه و واقعی هر این مسئله است که حتی وجهی که یه دیپلماسی ساختاریه یه دیپلماسی که سازن نبو اتخاذ بکنه چین و سر مسئله هیرشی رای که بتونین او میزان نوین آسایش لروجلات نوراستا افزایشی بن رای که بتونن بلا مدت یه تعدادی اهرم فشار رای خویان ایجاد بکن ایا تمام او دکترین او فکر اصلیه که کومار اسلامی هيا و مسئله تریش که وجودی است که ولایتیان تو جامعه جهانی لتمام هم 47 ساله ور کوماری اسلامی و دستای و یه شکلی دوشتی که ویش مماشات یعنی کوماری اسلامی قبولی کردین و یه شکلی در حالی که واقعیتگی مسئله است که هیچ فرق و هیچ تفاوتی نیه بین کومار اسلامی بین داعش بین القاعده بین طالبان بله ایستگی من یه لحظه زور گرینگی که جامعه بین الملل که کومالکه بین الملل دیری دینی که ات کوماره اسلامی او ضرری زور بیشتر منفعتیه و غیری هر این مسئله من تونیم شاهد یه تغییر رویه لگل کومار اسلامی بویمان بەڵێ کاک شاهین دەتوانین بڵین بەکارهێنانی هێزە نیابەتیەکان و لە ناوچەکانی دراوسێ ئێستا دەبیندرێت باشە پێتانەوە ئەوەش ئامرازێکە بۆ گواستنەوەی قەیران لە ناوخۆ بۆ دەرەوە ئەساسەن بۆ دەبێت کۆماری ئیسلامی بە دوای مێبلانەوە بێت امکانی نیه رای که کوماره اسلامی هر ژیان و بونی و گل مسئله ایجاد بحرانه یعنی کوماره اسلامی هر بحران ایجاد که امکانه یه نیری که بتونی دست به و حکمرانی که دیشتی دست به اهرم فشار ایجاد بکی رای کوماره اسلامی اهرمیت فشاری دست به اتا توانایی نیه که بتونی لگل کومالگی بین المللی قصیه بکی بتونی رفتار متخاصمی لخوای نشان بی بتونی وی شرایط پیش بری و غیری هر این مسئله کوماره اسلامی هاتیه شکل یا هاتیه لناو روشالات ناو راستا ل 47 سال ولی گروهیالی که اقماری گروهیال نیابتی تشکیل دایا و مسئله زور خراویش که وسر وجودی است که کوماره اسلامی جیان اقل کن 3 نسل لمردم روشالات نوراسته هر کره چیه لبین وردیه و انت مشابکن و فجایعی که للبنان لسوریا لعراق لیمن لاسرائیل و سر هر خلکه فلسطینیش آوردین لغزه رای که خلک فلسطینیش بدون ای که کوماره اسلامی بخوازی 7 اکتبر رقم به ای مسئله او جنگی بین اسرائیل و او هیرشه و او شره بین اسرائیل و حماس نیتونست بکفی واقع ای مسئله که وگل کوماره اسلامی وجودی رای هر یا کوماره اسلامی او ایدئولوژی که هیا ایدئولوژی صدور انقلاب یعنی کوماره اسلامی خوازی هر او مسئله که ل 1357 ناو ایران کفته واقع بنرنی ولاتیالته بنرنی ولاتیال روجالات نوراستا و ولی یشتیشن ولی شر امریکا و اسرائیل و ولی شر 12 روزه کوماره اسلامی دیش تلاش خوی دکر رای که لمنطقه شمال آفریقاش بتونی فعالیتانی گسترش بی بەڵێ کاک شاهین کۆماری ئیسلامی وشەیەک وەکو ڕەمزی مانەوەی خۆی بەکاردێنێت وشەی دوژمن دیارە بدەبێ بڵێن لە سەردەمی عەلی خامنەی ئەم وشەیە زۆر گەشتە لوتکە ئێوە چۆنی بۆ دەچن باشە وشەی دوژمن ڕەمزی سەرکوتە لە ناوخۆ یا بەستمە پێتانە وایە ئەمەش زیاتر ئامرازێکە بۆ سەرکوتی ناوخۆ و دواتر بڵێن بۆ دروستکردنی بەرەی پشتیوانی لە ناوخۆ و هەروەها لە ناوچە
بزنن رژیمیل توتالیتر، یعنی رژیمیل سیاسی که تمامیت خواهن و رژیمیل سیاسی که اتوریترن، یعنی او مسئله اقتدارگرایی لناویان هیا یعنی دستن لبان سر دو مسئله. یکی او ژیان سیاسی خلکانه، یعنی رژیم اتوریتر یا ژیانگی سیاسی خلک لوین موی او مروف سیاسی لیان سنی ایا کاریگه که بلم لسیستم توتالیتر یه چطریش اتفاق کفی تینا ژیان سیاسی نیه که هدف قرار گیری، هر ژیان زیستیش هیا و غیر هم مثلا رژیمیل فاشیستی و توتالیتری و کماری اسلامی یعنی دستن یک کاری لسر تبیین و تعریف او مفهومکی بون، یعنی کماری اسلامی یای دشمن سازی که یای ایشی من و دیگری ای مسئله مطرح که و ایت اشکال مختلفی و خوی بودی مسئله که هست که ل 47 سال ولیا لبازیگی لجاریگی کرسان تعریف بو گل دشمن کردکان دشمن بیان بعضا دشمنی کردکان و گل دشمن هر حفظ بیان بلیم باقی افراد و باقی گروه یعنی حتین آوردی نوع تعریف دشمن ایه چی دیگه که لماهیت کمار اسلامیه شت قابل تغییری نیه. بله کاک شاهین دیارە لەگەڵ بەردەوامی قەیران و کە کۆماری ئیسلامیشە بەردەوام بووە لە ناسەقامگیری لە ناوچەکەدا پێتا وایە ئەمە پەیوەندیدارە بمانەوەی سیستم یان دەتوانین بڵێن نا وەکو ئایدۆلۆژیایەکی جیهان شمول سەرچاوە دەگرێت. ئەو چ دیگە کۆمارە ئیسلامی ایجاد کە یه وضعیتی که یه فیلسوف ایتالیایی هیا و ناو جورجو آگامبل مطرحی که او سر وضعیتی استثنایی یعنی کماری اسلامی توانایی هایی که بتونی یه وضعیت جهان شمولی ایجاد بکنی نیری توانایی نیه که بتونی حتی یک نگرش و یک روی کرد و او چیزی که ایشون پارادایم لعلوم سیاسی تعریف بکی تبیین بکی بلکه کماری اسلامی یه کاری که یه وضعیت استثنایی ایجاد که ای وضعیت استثنایی که چه ویژگی یلی داری زور بی ثبات وضعیت استثنایی لشرایط بی ثباتی امکانی هست که بتونن بیان او چیزی که ایشون حکم حکومتی القای بکن یعنی هر خواستم شب که میدونیم که هر مسئله لتبعشناسیه تاریخی ایشه سپاه پاسداران ناو کماری اسلامی دقیقاً وگل همچه مسئله ایجاد بیا ناو ایران رای که لو موقعیت استثنایی حتین یه شرطی تعمیمی داین حتین یه شرطی نردین رای که ام شرطه تبدیل بو وضعیت عادی ژیانی خلق. بەڵێ کاک شاهین لە کاتێکدا کە کوتمان قەیران لە بەردەوامە لە ئارادایە بەم دۆخی ئێستاوایەوە چۆنی بۆچن پێتان وایە کۆماری ئیسلامیا بڵێن تاران ئێستا لە هەوڵی ڕێگا چارەدایە یا نەخێر هەر بەردەوام دەبێت لە بڵێن نائارامی و بەردەوامی قەیران. مثلا زور خطرناکی که وجودی داره که تاران ایستا نزنه خوازی چپ که تاران لیه شرایط کاملا ایزولو و منزوی لگل کمالی بین المللی قرار گیری رای که مثلا تریش که هیای است اینترنت قطع خلق خواری نیرن لو چتی که دیری بیرون لمرزی خارج لمرزی ایران و حقوق کفی جا ایه مسئله ایجاد که کماره اسلامی است خویم باوریم بیا تمام او قصیانی که کردین و سر این مسئله که ایمن شرب بردیم و پیروز بیمان و ای داستانم بیا خوین او روایت باور کردین که ایش دیگه که زور خطرناک بورای ایران و مسئله تریش که هیا ایست که کماره اسلامی منزوی بیا یعنی کماری اسلامی لکومالی بین المللی و کلی منزوی بیا رای هر مسئله کماری اسلامی لشین حل بحران نیست صرفا ایستا دیری سعی که بتونی یه اهرم فشار جایی رای خوی ایجاد بکری. بله کاک شاهین وەکو کۆتا پرسیار پێم خۆشەوە لەسەرەوە باسکەن و بە پێیان پێشاتەوە کێشانی کە دەیبین و خۆشتان لەسەرتان قسە کرد پێتان وایە کۆتاییان ڕێگایە بەرە کوێ دەچێت ڕوخانی سیستم یان نەخێر ناچاری و ملدانان بە داروستان. کماری اسلامی لبین رویه کماری اسلامی مردیت این اشتی که لکماری اسلامی نیایه او لشیه او جسمیه که دیری حفظی که و اوش تین اشتی که حفظی کردی او اقلیتیه که نیروه که سرکتانون مسلح کماری اسلامی تشکیله اوانش لبین دارم. بەڵێ
زۆر سپاس بۆ بەشداریتان بەڕێز شاهین مدەڕس کارناسیە ئەمنێتی نەودەوڵەتی. ئەم دۆخە بە شێوەیەکی سادە ڕەنگە وەک زنجیرەیەک لە ڕووداوەکان دیار بێت، بەڵام لە ڕاستیدا ئەمە ئەنجامی ڕێبازێکی دیاریکرا و سیاسەتێکی درێژخایەنی کۆماری ئیسلامیە لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا. کاتێک قەیران و دروستکردنی قەیران دەبێتە بەشێک لە سیاسەت و استراتیژی و سیستەمە، دەرەنجامەکەی بێگومان ناوچەیەکی نائارام و ناسەقامگیرە کە ئاسایش، خزمەتگوزاری و خۆشگوزەرانی هەموو دانیشتوانی ناوچەکە دەخاتە مەترسی. بۆیە ڕوونا کە ئەم دۆخە بێبەپرسیار نییە. کۆماری ئیسلامی کە قەیران وەک ئامراز بەکاردەهێنێت نەتەنیا لە ناوەڕاستی ئەم کێشەدایە، بەڵکو بەشێکی سەرەکی دروستبوون و بەردەوامبوونی ئەم دۆخەیە. ئەلا بەشی یەکدا باسمان لەوە کرد کە چۆن سیاسەتی کۆماری ئیسلامی ناوچەی خستووەتە ناو چرخەیەکی بەردەوامی قەیران، بەڵام بە هەر شێوە ئێستا و قەیرانە تەنیا لە ئاستی سیاسەت و هەڵوێز نەماوە، بەڵکو بە شێوەیەکی ڕوون هاتۆتە مەیدان و ناوچەی تووشی شەڕێکی ماڵوێرانکەری ڕاستەوخۆ کردووە. هێرش بۆ سەر وڵاتانی کەندا و ئالۆزی و کێشە بۆ کەشتیوانی و هەنگاوە سەربازەکانی هەردوو لاچی دیکە ساڵها ململانی ناڕاستەوخۆ و کێبڕکەی کردووە بە شەڕێکی ئاشکرا کە بەرۆکی بە هەموو ناوچەکە گرتووە. گرنگەوەیە کە تێبگەی ئەم شەڕە تەنیا لە نێوان دوو وڵاتدانە، بەڵکو بەردەوامە لە گواستنەوە و تەشەنەسەندن بۆ هەموو ناوچەی کەندا و شوێنێکی هەستیاری جوگرافی کە ئابووری جیهان و ئاسایشی وزەی پێگرێدراوە. بۆیە پرسیار تەنیا ئەوە نییە کە چی و بۆچی ڕوویداوە و چی لە ئارادایە، بەڵکو ئەوەیە ئەم شەڕە بۆ کوێ دەچێت، کێ دەتوانێت ماوە و سنووری ئەو شەڕە و ململانی سەربازیە دیاری بکات. دەچمە لای میوانی بەڕێزی بەرنامە بەڕێز عەبدوڵڵا حیجاب، شرۆڤەکاری سیاسی. کاک عەبدوڵڵا بەخێربێن بۆ بەرنامەی زیاتر لە هەواڵ. پێم خۆشە پرسیارە لێەوە کەم دیارە لەگەڵ میوانی یەکەم باسێکمان لەم دۆخۆی ناوچە کرد، بەڵام لەم دوانەدا هێرش و گرژیەکان بۆ سەر وڵاتانی کەندا و زیادیان کردووە. پێتان وایە ئەمە تا چەندە بەشێکە لە استراتیژی تاران بۆ گواستنەوەی شەڕ بۆ ناوچە؟ سلااو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی. کۆماری ئیسلامی بە ساڵانە کە لەگەڵ هەموو ناوچە لەگەڵ هەموو وڵاتانی ناوچە لە شاردا بۆ بێژگە لەو وڵاتانەیە کە بۆ خۆی بە حیات خەڵەتی خۆی چاوەڕێ دەکات. ئەگەر عێراقی دوای سەدام تەماشا بکەین یا لۆبنان تا و کاتەیە کە حزبوڵڵا تێدا دەسەڵاتدار بێ و سووریا بە لە ڕوحانی ئەسەد، ئەوانە بە حیات خەڵەتی کۆماری ئیسلامی موبەکی تر لەگەڵ هەموو وڵاتانی دیکە کەم تاکۆرتێک لە شەڕ و لە ئاژەوەدا بووە، تەنانەت لەگەڵ ئەو پاکستانەی کە ئێستا ئەوەندە لە یەکتر نزیکن و پاکستان خەریکە هەوڵ دەبەوەی کۆماری ئیسلامی ڕزگارکە. کۆماری ئیسلامی پێشتر بە موشک هێڕشی کردووە بە قەولی خۆی بۆ سەر بنکەی هێزەکانی بەلوچ، بەڵام لە ڕاستیدا سەربەری خاکی پاکستانی پێشێل کردووە لەگەڵ ئەفغانستان، لەگەڵ وڵاتانی عەرەبی، لەگەڵ باقی وڵاتانی هەم ناوچە و هەم دەرەوەی ناوچە، هەمێشە لە کێشەدا وەکەوە بوو. استراتێژی کۆماری ئیسلامی بۆ ئالۆزترکردنی ناوچە گۆڕانی بەسەردا نەهاتووە، بەڵام پرشکی ئەو شەڕە ڕاستە و خۆیەی کە لەو ماوەی دوای دەدەستی پێکردووە هەجارێ بە بەر وڵاتێک دەکەوێت. ئەوەی کە ئێستا ئێران بە نسبەت ئەماراتەوە دەیکە لە ڕاستیدا دەیەوێت بە ئامریکا و بە ئەسرائیل بڵێ کە ئەگەر ئێوە حزبوڵڵا نەپارێزن، یعنی گروپەکانی سەر بە کۆماری ئیسلامی گروپە پرۆکسیەکان نەپارێزێ، خوب مش دەتوانم لە ناوچەدا بۆ هاوپەیمانەکانی ئێوە سەر ئێشەی زیاتر دروست بکەم. ئەوە بەشێک بووە لە استراتێژی درێژخایەنی کۆماری ئیسلامی بە لە شەڕی ئێستاشدا کە ڕۆژ بەڕۆژ خەریکن هەم تاکتیک و هەم استراتێژی بە شێوەیەک ڕێکوپێکتری دەکەن یا سەرڕاستری دەکەن یا بڵێن تەنزیمتری دەکەن. بەشێک بووە لەو بەرنامەیە کە ئێستا بەڕێوەی دەبن، یعنی جیاواز لە استراتێژی پێشووی کۆماری ئیسلامی نییە، بەڵام بە پێی هەلومەرج دەتوانێت ئەو استراتێژیە بە شێوەیەک ڕێکوپێک بکرێ، گۆڕانی بەسەردا بێ و ئەو گۆڕانەیە کە ئێستا دەبینیم بەشێکە لەو پلانەی کۆماری ئیسلامی. بەڵێ دیارە لە کاتێکدا بدەبێ بڵێن قەیران و ینی هێرشەکان لە کەندا و بەردەوامە و دەتوانین بڵێن زیاتری تووشی کاریگەریەکان دەبن. ڕای ئێوە چێ پێتان وایە ئیمارەت و وڵاتانی کەندا و هەروەکو قوربانی دەمێنین یان ئەوانش دەبن یا بوون بە بەشێک لەو ململانەیە؟
زحمت قبول کن که وقت قربانی بمینه، چون که رنگ امارات و ولاتانی دیگه عربی نوشی کنده و رنگ زور نگرانی ضربه آنی و ضربه اسلام نبن، مثلا زیادتر نگرانی کاریگریکانی او برنامه درش پایین کماری اسلامی و بلند پیوندکانی لگه رژیم ایران دوای توابونی احتمالی او شرابن بر اوش زحمت که هر او دست سر دابنه دست دابنه و بلند باشه. یعنی بلکه او حلوستای که جاروبار لحرمی کردستان دبینیم که چنده ضربه لیبده هر به بیدنگی رادی دکنم دارن کماری اسلامی هر دوستی من پیمانی ولاتانی عربی و کارب کن و پیشمانیه که اماراتیش باوشویل ایران قبول که بلند کمترین دشکردوی اوه که دتوانی خرجی یارشک اسرائیل یا خرجی یارشک آمریکا بستو بگیره و او کار بوام که اگر بخوشی راستا پووردی شر نبی بارم بگومان امارات او هیرشانه کماری اسلامی لبیر ناچد او هیرشانه به ورام نایلیتوا و هر او بیدنگ نبی بارم رنگ دشکردوی که رنگ بلند تورستانه که دست بچه و خیره نبی رنگ درش پایان بی یا به مکانیزم که دیگه که پیوندی لگل هاو پیمانکانی دا دتوانم به پی بگن رنگ لو شارچوی دا دشکرده و نشان بده. بله دیاره ئەمریکا باس لە پاراستنی کەشتیوانی دەکات و بڵێن تاران هەڕەشە دەکات و هێرشیش دەکات. پێتان وایە لەم دۆخە ئەم پرۆژەیە چەندە دەتوانێت جێبەجێ بکرێت یان خۆی دەتوانێت بێتە هۆی تونکردنی شەڕ؟ ئێوە چۆنی بۆ چەند؟ وابێ دەچێت کە ئەو بڵێ محاسرەی دەریایی کۆماری ئیسلامی کاریگەری ئەگەر لە شەڕی ڕوودەڕوو کەمتر زیاتر نەبوو بێ کەمتریش نییە، چونکە ئێران زۆری پێوە ناڕەحەتە، ئێران زۆر هەست بە زەخت و فشار دەکە و هەموو هەوڵی خۆی دەدا بۆ ئەوەی کە بە شێوەیەک ئەو محاسرەیە بشکێنێ. محاسرەی دەریایی بەشێکە لە شەڕ، بەشێکە لە بەڵێ تاکتیکێکە لە تاکتیکەکانی شەڕ کە ئێستا بۆ کۆماری ئیسلامی بووە بە استراتێژی شەڕ بۆ کۆماری ئیسلامی بووە مەسەلەی مان و نەمان لەبەر ئەوەش بەبێ شەڕ تا ئێستا سابەتی کردووە کە ناژی. بەڵام ئەو شەڕە دیارە زیاتر گەروی دەکوشێ و زیاتر خرج بۆ کۆماری ئیسلامی هەڵدەگرێ و ڕەنگە بۆ کۆماری ئیسلامی چارەنووساز بێ. بۆیە هەموو هەوڵی خۆی دەدا بۆ ئەوەی کە بە شێوەیەک ئەو گەمارۆیە بشکێنێ، بەڵام وابێ دەچێت کە گەمارۆکە بێکاریگەری نەبێت، تەنانەت کاریگەریەکە ئەوەندە بێت کە لەسەر هەم بازاری ئێران هەم لەسەر وەزعیەتی ژیانی ڕۆژانەی خەڵک هەر لە ئێستاوە تەئسیری بوو بێ. ئەوەی کە بڵێن 100% ئەو گەماریە دەتوانێت ئیدی تەواو نەفەسدڕ بکە ئێران ڕێگانەدا کە هیچ شتێک بۆ ئێران بێ یا هیچ شتێک لە ئێرانەوە بۆ دەرەوە هەناردە بکرێ ئەوە زەحمەتە، چونکە دەریایەکی پانوبەرینە ئەمری بەهێزێکی بەهێزی هەیە لە ناوچەدا، چاودێری زۆر توندی هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا هەموو وڵاتانی ناوچە ڕێگای قاچاقیان هەیە، ڕێگای قاچاقیان پەیدا کردووە لە چەند ساڵی ڕابردووە کە لە ڕۆژی مەبادادا لانی کەم بۆ هەندێک شت کەڵکی لێبەر بگرن، بەڵام ئەو ڕێگە قاچاقە بەشی ئەوە ناکە، کفایەتی ئەوە ناکە کە وڵاتێکی 90 میلیۆنی وەک ئێران بتوانێت پێداویستەکانی وڵاتێکی ئەوە گەورە خەڵکێکی ئەوەندە زۆر دابین بکە. لەبەرەوەش گەمارۆکان یەکجار زۆر کاریگەر دەبن و ئەگەر بێ و بەردەوام بن نیشانەکانی ئەوە هەن. ترامپ زۆر بە ڕاشکاوی داڵێ، وەزارەتی دارایی ئەمریکا بە ڕاشکاوی داڵێ، پێنتاگۆن ڕاشکاوانە داڵێ، وەزیری شەڕی ئەمریکا زۆر ڕاشکاوانە داڵێ کە ئەو گەمارۆیانە بەردەوام دەبن تا ئەوەی کە بە قەولی ترامپ ئێران ئاڕایسپی بەرز دەکاتەوە. ئێران ئاڕایسپی ئێستا بەرز بکاتەوە، بە شێوەیەکتیە بەرز دەکاتەوە، ئەوە مۆزوعێکی ترە. بەڵام گەمارۆکان کاریگەرن و بەردەوامیش دەبن بەپێی ئەو سیگناڵانەی کە ئێستا لە دەسەڵاتدارانی ئەمریکاوە دێ. کاک عەبدوڵڵایەوە بۆ چۆنی وەچنە گەرمە بەردەوام بێت و ینی بڵێن ئەم گرژیانە بەردەوام بێت، ئایا لە ناوچە دەتوانین بڵێن شەڕ بەرەو شەڕ دەڕاتیان نەخێر هەر دەبێتە هێرش و وەڵامدانەوە؟ نابێ ئەوە لەبیر بکەین کە ئەو شەڕێکی ئێستا ئێران دەیکە ئەو موشکپەرانیەی کە بۆ وڵاتانی کەندەوە بەتایبەت بۆ ئەماراتەتی بە شێوەیەک دشکردەوەیەکە لە بەرامبەر ئەو فشارە سەختەی کە ئەمریکا بۆی دێنێ، یانی دەیەوێ بەهای یان بڵێن نرخی ئەو گەمارۆدانە ئەوەندە قرس بکە بۆ هەوپەیمانانی ئەمریکا کە تەحملی نەکەن. لەبەر ئەوەش بێگومان ئێران هەموو هەوڵی خۆی دەدا کە بەشک و ڕێگایەک پەیدا کە بەڵکو ڕێگایەک پەیدا کە لەو گەمارۆوانە ڕزگار بێت، لەو قەیرانە ڕزگاری بێ، بەڵام زەحمەتە کە بەو زوانە بتوانێت بەو ئاکامە بگە یا بەو نەتیجەیە بگە یا بڵێم ئەو دەستکەوتە
بەدەست بێنێ ئەوەی کە دیارە ئەو قەیرانە کاریگەری زیاتر لەسەر کۆمەڵی ئیسلامی دەبێ و ڕەنگە کۆمەڵی ئیسلامی لە هەوڵێکی یا بڵێن لە پەلەقاژەیەکدا بۆ دەربازبوون لەو گوشارە بێوێ دووبارە تەقوتوقێک وەڕێ بخە یا شارێکی سنووردار وەڕێ بخە واوێ دەچێ ئەمریکاش ئەوەی بە دوور نازانێ ئەمریکا و کارەدەستانی ئەمریکا زۆر ڕەشکەوانە دەڵێن کە ئەگەر بێ ئێران بەو شێوەیە تەحریکات بکە دوور نییە دووبارە ئێران تەنبێ بکەن ئەو تەنبێکردنەش لە قسەکانی هەم وەزیری شار و هەمجی لە قسەکانی ترامپ زۆر بەڕاشکاوی دەردەکەوێت. بەڵێ کاک عەبدوڵڵا ئیسرائیل چیەوە چۆنی بۆ چەنایە دەتوانین بڵێن ڕۆڵێکی دیاریکاری لەو خێرانە هەیە پێتان وایە لەم دۆخە قازانجێکی هەیە بۆ ئیسرائیل یانە دەتوانێت لە درێژماوەدا بێتە مەترسیداری بۆ ئێوە چۆنی بۆ چەند سەرڕایەوەی کە لایەنی بڵێن بەهێز لەو شارانەدا لەو کێشانەدا ئەمریکایە بەڵام لایەنی بە بەرنامە ئیسرائیلە یعنی ئیسرائیل پەیوانی ئیسرائیل زۆر بۆی گرنگ بێت کە لە بەرامبەر ئەو هێرشەی کە ئێران لە کەنداودا بۆ سەر کەشتیەک دەکە یا بۆ سەر وڵاتێک دەکە زۆر گرنگی پێ بدە یا بیاوێ ئەوەی بقۆزێتەوە بۆ ئەوەی تۆڵی خۆی یا تۆلەی ئەوان لە ئێران بستێنێتەوە یا لەسەر ئەوان بەجواب بێ و بەرامبەر ئێراندا هەڵوێست بگرەوە هێرش پێ بەسەریان پلانی ئیسرائیل هەم قوڵە هەم درێژخایەنە هەمی زۆر بە وردی بەرنامە ڕێژی بۆ کراوە واوێ دەچێت کە نەتانیاهو ئامادە بێت دووبارە هێرش بکێتەوە سەر ئێران لەبەر ئەوەی کە وەک بۆ خۆی دەڵێ بەشێکی زۆری ئامانجەکانی پێکاوە بەڵام بە ئامانجی نەهایی خۆی کە بە تەواوی بڕینی دەستی ئێران لە وڵاتانی ناوچە و لە دەوروبەری ئیسرائیل بێ بە تەواوی بێ کاریگەریکردنی بەرنامەی ئەتۆمی ئێران بێ بە یەکجاری لابردنی هەڕەشەی درێژخایەنی ئێران بۆ سەر ئیسرائیل بێ بەو ئامانجانە نەگەشتووە لەبەر ئەوەش دوور نییە کە بەرنامەی لێدانێکی دیکەی گۆرچ و بڕ لێدانێکی دیکەی بڵێن تەو کاریگەر پرتخایەن بەڵام زۆر وردی بەرنامە ڕێژی بۆ کراو لەلایەن ئیسرائیلەوە بکەوێتە بۆری جێبەجێ بوونەوە یعنی دوور نییە کە ئیسرائیل هێرش بکە بەڵام ئەو هێرشە ئێستا لە بەرامبەر هێرشەکانی ئێران بۆ ئەماراتدا دەیکە یا ڕادەبەستە و بە پێی بەرنامەی خۆی لە موقعیەتێکی دیکە و لە ماوەیەکی دیکەدا دەیکە ئەوە بەستە بەوەیە کە بۆ خۆیان چەندە لەسەر و بەو قەناعەتە گەیشتمن کە دەتوانن زەربەیەکی کاریگەرتر مواسرتر لەو دوو زەربەی پێشوو لە ئێران بدەن بەڵام هەموو نیشانەکان ئەوە دەردەخەن کە تەسفیە حسابی ئیسرائیل و ئێران تەسفیە حسابی یەکجاری ئێران و ئیسرائیل ماوەجە بەڵێ کاک عەبدوڵڵا بە پێی قسەکانی خۆتان و وەکو کۆتا پرسیار کۆنکرێتم پرسیارە دەکەم لە کاتێکدا شەڕ بڵین سنووری دیار نییەوە بەڵام کاریگەری فراوانی هەیە باشە پێتان وایە لە ئاکامدا کام لایەن براون تاران وڵاتانی کەندا و یا هیچ کەس وڵاتانی کەندا و وەزیەتێکیان دەوێت کە زیاتر زەربەیان بێنەکەوە یا ئەوەی کە هەڕەشیان لەسەر نەبێت لەبەر ئەوەش تەنانەت پێشتر ئامادە بوون کە ئیمتیاز بدەن بە ئێران بۆ ئەوەی کە بە شێوەیەک تەعادڵێکە بێت لە پەیوەندیەکانی ئەوان دەکەوە بوو ئەوان زۆر بۆیان گرنگ نییە کە کۆمەڵی ئیسلامی بمێنێ یا نەمێنێ هەرچەند بەدڵ هەمویان پێ خۆشە کە کۆمەڵی ئیسلامی نەمێنێ بەڵام بۆ وڵاتانی عەرەبی لە هەموو حاڵەتێکدا دەوڵاتێکی مرکزی بەهێز لە ئێراندا بەدڵی ئەوان نییە دەتوانێت بۆ ئەوان هەمێشە کێشە بێ هەمێشە مشکل بێ بەڵام لە هەمان کاتیشدا دەوڵاتێکی بەرپرسیار لە تاراندا دەتوانێت باشتر تەعاملیان لەگەڵ بکە حتا ئەگەر بەهێزیش بێ بەڵام هەڕەشە نەبێت لەسەرەوە بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینین ئەوەیە کە وڵاتانی عەرەبی ئێستا خۆیان ناچار دەبینن کە زیاتر لە ئیسرائیل نزیک بن هاوپەیمانیەکی استراتێژیکی سەربازی لەگەڵ ئیسرائیل ئیمزاکەن بۆ ئەوەی کە بۆ ماوەیەکی درێژخایە پارێزرا بن ینی هێزی ئابووری ئەوان هێزی ئینسانی ئەوان لەگەڵ تەکنۆلۆژی و بڵێن هێزی سەربازی ئیسرائیل ئەگەر تێک هەڵبێتەوە دەبێتە هێزێکی یەکجار زۆر بەهێز کە زۆر دەتوانێت یارمەتیدەر بێ بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئەوان ئەوەی کە ئێستا دەبینین کێشەی ئێران و وڵاتانی ناوچە و ئەمریکا و ئیسرائیلیش لەگەڵ کێشەیەکی قوڵتر لەوەیە کە تا ئێستا ئێمە بینیمانەوە ئەوەی دەچێت ئەوەی کە ئێستا بینیمان تەنیا بڵێن سەرتۆپی ئەو کێوەیە یەخیە بێت کە لەناو دەریایەکی پڕتەلاتم و دەریایەکی بڵێن خۆشاندا دیارە ئەو کێشەیە بەردەوام دەبێت جا بە شێوەی شەڕی ڕاستە و خۆ شەڕی بڵێن کراوە دەبێت یا بە شێوەی
تقاطعی جاروبار بەڵام کێشەیەکی بەردەوام تاوەی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەوەندە ضعیف بێ ئەوەندە بێزار بێ کە ناتوانێت بەرگری خۆی بکە ئەوە بەستە بەوەیە کە ترامپ چەندە جددی بێ لەوەی کە تەسفی حسابێکی خێرە و یەکجاری لەگەڵ ئێران بکە یا وەک کایەی مشک و پشی لە هەر کایەی پێ بکە کایەی پێ بکە تا ڕۆژەی کە بۆ خۆی پێخۆش بێ بە یەکجاری بێخین چێنێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان بەڕێز عەبدوڵڵا حیجاب شرۆڤەکاری سیاسی. ئەوەی لە مەیداندا دەبینرێت شەڕێکە کە سنووری دیار نییە بەڵام کاریگەریەکانی هەموو ناوچەی گرتوتەوە لەلایەکەوە سیاسەتێک لە ئارادەیە کە بەردەوام هەوڵی داوە ناوچە بکاتە مەیدانی ململانێ و قەیران و ناسەخامگیری بۆ پاراستنی خۆی لەلایەکی دیکەوە وڵاتانێک هەن کە ناچارن بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ وەڵام بدەنەوە بەڵام ئەوەی مەترسیدارە ئەوەیەکە ئەم جۆرە شەڕانە زۆرجار بە ئاسانی کۆنتترۆل ناکرێن و تەنانەت دوای کۆتاییشیان کاریگەریە ماڵوێرانکەرەکانیان بۆ ساڵها دەمێنێتەوە. خەساری ئابووری بە سەدا میلیارد دلار لە دەستچوونی ژیانی هەزاران کەسی بێتاوان کاولبوونی بەشێکی بەرچاو لە ژێرخانەکان هەمویان بەشێکن لە دەرەنجامە قورسەکانی ئەم جۆرە ململانێ. لە کۆی گشتی ئەم دۆخە نیشان دەدات کە شەڕی بێسنوور نەتەنیا چارەسەری کێشەکان نیە بەڵکو و زۆرتر گەلانی ناوچە دەخاتە ناو قەیرانێکی درێژخایان. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە بەرنامەی زیاتر لە هەواڵتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆشتان بۆ بە ئاوات دەخوازم.